بەڵە خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبین لە چێنەی تەورەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان سەبارەت بە گرنگی ئەو خولە هاوینانەیە کە لە وردی هاویندا دەکرێتەوە. لە ئێستادا ژمارەی ئەجگار زۆر لە خولی هاوینە هەیە لەم ساڵیشدا پەروەردە لانی پەروەردە خۆی بە تایبەتی هەستاوە بەکردنەوەی چەندخولێکی هاوینە بۆ فێرخوازان. بەڵام لەگەڵ ئەوەدا لە ئێستادا جۆرەستە لە شێواویەک لە لای خەڵکی دروست بووە بۆی کە ئەم خولە هاوینانە بە شێوازێکە وەکو منهەجێکە وەکو پرۆگرامی خوێندن تەماشای دەکرێت. ئێمە لە بانی ئەمڕۆی کوردستان نیوزدا گفتوگۆ دەکەین سەبارەت بۆی کە بزانین کێن ئەو کەسانی کە دەتوانن لەم خولە هاوینانەدا بەشدار بن ئەوە ئەم خولە هاوینانە زیاتر لە چ بوارێکدا تەنها بۆ خوێندکاران یاخود هەر کەسێکی دیکە دەتوانێت لەم خولانەدا سوود بێ بۆ مامۆستا میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەربەسکەرین بەڕێزیان بەڕێوەبەری بەڕێبرایەتەکانی مەشقوڕە هێنانی سلێمانین و ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەن. مامۆستا سلااو لێ بەبانی باش. دەست بەخێر بێ مامۆستا. ئەم ساڵ گرنگێکی ئەجگار زۆر بە خولی هاوینە درراوە. جا لە ئێستا دەما مۆستا جۆرەستە لێ شێواوێک لەلایەن خوێندکار و لەلای دایکوباوکی خوێندکار و هە بە گشتی لای خەڵکی دروست بووە دەڵێن کە نازانن کە ئەم خولە هاوینانە ئەمانە بەشێکە لە پرۆگرامی خوێندن یاخود تەنیا بۆ ئەوکو بەش قوڕاهێنانەکە شازەکان بۆ بەروپێشچوونی توانای فێرخوازە. دەمێت باسێکی ئەم خولە هاوینانەمان بۆکی زیاتر بۆ چییە گرنگی ئەم خولە هاوینانە لە چیدایە؟ لە ڕاستی ئەگەر ساڵی خوێندن ساڵێکی ئاسایی بێ بەڕێی من خولی هاوینە بۆ قوتابی خوێندکار گرنگ نییە. ئەگەر ساڵێکی ئاسایی بێت لە ماوەی ساڵەکەی قوتابی خوێندکار بابەتیان لە چیز نەچوو بێت تەواوی ساڵەکە دەوامێکی ئاسایی بوو بێت حەقا قوتابی خوێندکار لە کاتی پشۆکانە مناڵی خۆیان بژین گەنجی خۆیان بژین مارەسەی هیوایەت و شتە تایبەتەکانی ژیانی خۆیان بکەن. بەڵام وەکو هەمووان دەزانین ساڵی پار لە سلێمانی ساڵێکی خوێندنی ئاسایی نەبوو. چەند مانگێک لە کیس خوێندکاران چوو بەهۆی ئەو چەند مانگەوە لەبەر ئەوەی پرۆگرامی خوێندن زنجیرەیەک لە دواییەکە لە هەر شوێنێکە ئەو زنجیرەیە پشرا کاریگەری نەرێنی لەسەر تێگەیشتنی قوتابی یا خوێندکار بۆ بابەتەکانی داهاتوو دائەنێ. بۆیە وەزارەتی پەروەردە بۆ قەرەبووکردنەوەی بەشی هەرە گرنگی ئەو پرۆگرامەی کە لە کیس خوێندکار چووە بڕیاریە لەسەر ئەرکی خۆی لە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارە سربەخۆکانی ئەم سنوورە خولێکی بەهێزکردن بۆ قوتابیان و خوێندکاران بکاتەوە. بۆی ئێمەیان ڕاستپات کە پلانێکدا بنین بۆ ئەوەی چۆن بتوانین لە ماوەی مانگێک یان دوو مانگە ئەو پرۆگرامانەی کە لە کیس خوێندکاران چۆن بە باشترین شێوە ئەوەی کە زۆر زۆر گرنگە تەعویزیان بۆ بکەینەوە. ئەو خولەی کە ئێستا هەیە هەندێک جار بە هەڵە چۆتە ناو خەڵکەوە کە پێشخستنی دەوامە دەوام ئەمساڵ یەکی هەشت یا سێ هەشت دەکرێتەوە. بەڕاستی ئەوە تەنها و تەنها خولی بەهێزکردنی قوتابیان و خوێندکارانە بۆ تەعویزکردنەوەی بەشی هەرە گرنگی ئەو مادانەی کە لە ساڵی خوێندنی 2023-24 لە چیز خوێندکاران و قوتابیان شووە. کاتە ئەتوانین بڵێ ئەم خولە هاوینانە درێژە پێدەری ئەو مەنهەج و پرۆگرامانن کە نەتوانراوە ئەم ساڵی خوێندن یاخۆ ساڵی خوێندنی پار ئیدامی پێ بدرێت واتە هەمان مەنهەجی خوێندنە هەمان مەنهەجە بەڵام ناین مەنهەجەکە جارێکی تر لە ناو خولە هاوینەکانە دووبارە بکەینەوە. ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی تەبەن خول لە هەموو ناوەندێکی خوێندنا ناکرێتەوە. لە هەر مەنتیقەیەک شەرت نییە هەموو قوتابخانەیەک هەموو خوێندنگایەک خولی لێ بکرێتەوە. لە هەر مەنتیقەیەک یان لە هەر گەڕێکێک یان لە ناحەیەک قوتابخانەیەک یا چەند قوتابخانەیەک هەڵ ئەبژێرێت یا چەند خوێندنگایەک هەڵ ئەبژێرێت لێەوە ڕاگەیاندن بۆ خولە هاوینەکە ئەکرێت قوتابیان و خوێندکاران ئەتوانن ناونووسی خۆیان بکەن لەوێ بۆ ئەوەی کە لە کیسیان چوە تەعویز بکرێتەوە. یعنی لە هەر ناوەندێکی خوێندن کە خولەکە ئەکرێتەوە ئەو خولە تایبەت نییە بە قوتابیان و خوێندکارانی ئەو ناوەندی خوێندنە بەڵکو تایبەتە بە هەموو ئەو قوتابی خوێندکارانی کە ئەیانەوێت لەو ناوەندی خوێندنە خولی هاوینە بۆ تەعویزکردنەوەی ئەوەی کە لە کیسیان چوە بیبینن. بە شێوازی خواستنە مامۆستا ئارەزومەندانەیە قوتابی خوێندکار خۆی یان دایک و باوکی ئەزانێت مناڵەکەی لە مادەیەکی دیاریکراوە لە بابەتێکی دیاریکرا و ئیشکالی هەیە ئەو خولەش ئەو بابەتە دیاریکراوەش لە ناو خولەکەی ئێمەیە هەیە ئەتوانێت چه ناوی مناڵەکەی بنووسێت لەوێ بۆی بەشداری ئەو خولە بکات. ناین هەمان پرۆگرام دووبارە بکەینەوە. ئێمە مامۆستایانمان ڕاست پاردووە بە تەنسیق لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەکان بە تەنسیق لەگەڵ سەرپەرشتیاری مامۆستایانمان ڕاست پاردووە هەر بڵێ مامۆستایەک بابەتی کوردی ئەڵێتەوە. ئێت بۆ 16 بە شەوانەی بابەتی کوردی ئەتوانێت لە ماوەی ئەم مانگەیە بڵێتەوە. ئێ بۆ ئەم 16 بە شەوانەیە پرۆگرامێکی دیاریکراودا ئەنێت کە بزانێت بۆ نمونە قوتابێکی پۆلی یەکی سەرەتایی کە ئەم ساڵی ڕابردوو ساڵی یەکەمی خوێندنی بووە لە چ پیتێکە لە لاوازە توانای خوێندنەوەی نیە توانای ناساندنی نیە نایە هەموو مەنهەجەکە بڵێتەوە. ئێت ئەو پیتانە هەڵەبژێرێت کە ئەزانێت خوێندکار وەکو پێویست لەو فترەیە
استیعابی نەکردو و لێ تێنەگەشتو. مامۆستا کە ئەم ساڵی خوێندن کە کۆمەڵێکی ئەشکال و کێشی بۆ دروست بوو زۆرترینی دایک و باوکان خەمی ئەو منداڵانیان هەبوو کە تازە لە دەچنە بەرخوێندن تایبەتی قۆناغیەکی سەرەتایی کە دەڵێن بە تەواوەتی ئەوان ئاشنای پیت و هەروەها ژمارەکان نەبوونە بەسەریان دەتێدەپەڕێت ساڵێکی دیکە ناتوانن ممارەسەی پرۆسەیەکی نوێی خوێندن بکەنەوە. لە ئێستادا شێوازی پرۆگرامینەکە بۆ ئەو خوێندکارانە چۆنە؟ هەموو ئەو منداڵانی پۆلی یەک کە قۆناغێک دەتوانن بەشداری بکەن لەم خولانەدا یاخود کەمترین خواست لای ئەوان هەیە. ئێمە لە ڕێگای ئەو ناوەندانەی ئەو قوتابخانانەی کە خولەکەی لێ ئەکرێتەوە لە ڕێگای تەواوی قوتابخانەکانەوە لە ڕێگای بەڕێوەبەرەتی پەروەردەکانەوە بە شێوازی ئەلکترۆنی ڕاگەاندنیشمان لەسەر ئەوە کردووە کە بەخواستی ئێمە بێ حەزەکەین زۆرترین قوتابی خوێندکار بێت بەشداری خولەکان بکات بۆ ئەوەی تعویزی ئەوە بکاتەوە کە لە کیسی چووە. ئێمە لە هەر پۆلێک بۆ لە پۆلی یەکی بدەڕەتی کە بازنە یەکەمە کە ساڵی یەکەمی خوێندنی قوتابی خوێندکارە بابەتی کوردیمانداناوە، بابەتی بیرکاریمانداناوە، بابەتی چالاکیمانداناوە. بابەتی کوردیەکە دیارە بێت مامۆسای کوردی ئەوەی پسپۆڕێکی ئەلفبێ بەپێی ئەزمموی خۆی پرۆگرامێکدا بنێت لە چیسچووەکان بۆ خوێندکار دووبارە بکاتەوە. بیرکاریش بە هەمان شێوە بابەتێکی شماندانەوەکو بابەتێکی تەرفیهی بۆی وا بکەین قوتابخانە لە ناو خولەکانە دووبارە نەکەینەوە نۆعێک لە خواست و ڕاکێشان بۆ قوتابی خوێندکار بۆ ناو پۆلەکەی هەبێت. کاتە مامۆستا شێوازی ئەم ساڵی خولەکان زیاتر درێژە پێدەری پرۆگرامی خوێندن هیچ شتێکی جیاوازی لە ناو خولەکاندا کە بۆ بوونە خوێندکار بتوانم شوازێکی ئارەزوومەندانە جیاواز لە پرۆگرامی خوێندن ئەو بکات ممارەسەی بکات. ئەم خولەی کە وەزارەتی پەروەردە ساڵ ئەیکاتەوە لەسەر ئەرکی خۆی و بە سەرپەرشتی بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی تەنها بۆ تعویزکردنەوەی ئەو مادەیە ئەو پرۆگرامەیە کە قوتابی خوێندکار لە ساڵی ڕابردووە لە کیسیان چووە. بەڵام لەگەڵ ئەوەشە هەندێک وانەماندان ناوە لە ڕۆژێکە هەموو قوتابی خوێندکاران خولەکە بۆ پۆلی یەک بۆ پۆلی چوار بۆ پۆلی حەوت بۆ پۆلی دایە یانزاکەینەوە لە هەر پۆلێکە ڕۆژانە چوار مادە خوێن سێ مادەیان مادە سەرەکیەکانی خوێنن کە پێویست بوو و پێویست بیخوێن مادەیەکماندا ناوە بۆ وەرزش و هونەریان بۆ چالاکی ئەو مادەیەمان کردوتە بابەتێکی تەرفیهی بۆ نمونە لە پۆلی یەک ئەو مادە بۆ وەرزش و هونەرە بەڵام لەوانەیە لە پۆلی حەوتەکە بۆ ئەوە بۆ ژینگە پارێزی بێ بۆ ئەوی بە مناڵ چۆن جەسەی خۆیان ناسێت چۆن بتوانێت لە شوێنێکا داکۆکی لە خۆی بکات چۆن ژینگە پارێز بێ لە قۆناغی ئامادەی ئەومانداناوە قسەمان لەسەر کردووە کە ئەویان بۆ دەروندروستی بێ مناڵ بزانێت بۆ لە ئامادەیە بۆشی لە داهاتوە اختصاسێک هەڵە بژێرێکە لە توانە و حەز و کەسێتی خۆیەوە نزیک بێ هەوڵماناوە کە خوێندن بەو شێوازەی کە ئێستا هەیە دووبارە نەکەینەوە نۆعێک لە خۆشی و تەرفیهی و یان زانیاری گشتی بخێنە ناو خولەکەوە ئەو مامۆستانی کە لەم خولانەدا ئەوانە دەڵێنەوە ئەوانش بە شێوازی ئارزومەندانە دەتوانن بێن یاخود هەروەکو یاسایەکی پەروەردەیە بڕارێکی پەروەردە دەبێت جێبەجێ بکات لە هەر ناوەندێکی خوێندن خولی بەهێزکردنەکە هەبێ بەڕێوەبەری ئەو ناوەندی خوێندنە ئەبێتە بەڕێوەبەری خولەکە بەڵام ئەو مامۆستایانی کە بەشداری ئەەکەن لە خولەکە کە دەرسەکان نەڕێنەوە پێویستە ئەو بەڕێز ئەو بەڕێوەبەری خولە لەگەڵ ئەو سەرپەرشتیاری کە سەرپەرشتیاری ناوەندەکەیەکە بگەڕێن بە دوای ئەوەی کام مامۆسایە خۆی حەزی هەیە کام مامۆسایە ئەزمموی زۆر باشە کام مامۆسایی کە ئەتوانێت لەو مانگەیە تعویزی بەشێک لە کیسوەکان وەک قوتابیان و خوێندکاران بکاتەوە جا ئەو مامۆسایە مامۆسایەکی بەتەمەنە مامۆسایەکی میلاکە مامۆسایەکی وانە بێژە گرنگەوەی مامۆستاکە حەزی هەبێ بتوانێت لە ماوەی بۆ ماوەی مانگێک پرۆگرامێکدا بنێت لە 16 سەعاتە ئەو پەیامەی کە ئەوێ بیگەێنتە قوتابی خوێندکار ئەشکالێک دروست بۆ لوی کە مامۆستایەک ناخود کەمی مامۆستا هەبێت یاخۆ بە گەوری پێویست لە خوێندنگەکانتە تەبدیل لێستا دەکە وەرزی هاوینە پشووی بە هەمان شێوازی خوێندکار پشووی مامۆستاشە ئەشکالێکی وا دروست بووە کە گرفتی کەمی مامۆستا هەبێت ئێمە بۆ ئەم خولە وەزارەتی پەروەردە بۆ ئەم خولایان بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلەیمانی بۆ ئەم خولە بۆ هەریەک لەو بەڕێزانەی کە بەشداری لە خولەکەکەن وەک مامۆستا وەک بەڕێوەبەر وەک سەرپەرشتیار دوجارش کارگوزارێک لە ناوەندەکانی خوێندن هەیە مکافەیەکی یانایەتی بۆ ئەو مانگە بڕەپارێکیان بۆ دیاری ئەکا بۆیە ئەو بڕەپارەی وەکو تەژێئەکە بەشێکی شێرەک و خەمخواردنی مامۆستایە تەسەوور ناکەم بە هیچ شێوەیەک لە ناو ناوەندەکانی خوێندنە بۆ ئەم خولە ئەشکال دروست بێت چکار هەموو قوتابخانەکان ناکەینەوە بە دیاریکراوی لە زۆنێکی دیاریکرا خولەکەکە بڵێ بەدەوەمەوە هاتنی خوێندکار بۆ ئەم خولانە چۆنە ئارەزوی خوێندکار تا چەندێک لەسەر ئەم خولانەیە ئێمە خولەکە لە ئەکرێ لە پێنجشەمە دەست پێ بکەین و ئەکرێ لە یەکشەمەی داهاتوو دەست پێ بکەین بەڕێوەبەرەتی پەروەردەکان لەگەڵ بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی لەگەڵ قوتابخانەکان ئەمانە هەموو پیج و ئەکاونتی تایبەت بەخۆیان هەیە بە یەکێ لە شێوەکان پەیوەندیان
بە قوتابی خوێندکاری خۆیان و دایک و باوکانەوە هەیە بۆ تکامان لێ کردوون لە ڕێگای ئەلکترۆنیەوە کە سوکاری قوتابی خوێندکاری خوێندکاران ئاگادار بکەنەوە کە بە ئێمە بێ حەز دەکەین زۆرترین خواستی لەسەر بێ بەڵام ئەوە لە پێنجشەمە تقریباً دەرەکەی تا بزانین چەند خواستی لەسەرە بە پێی ئەو سێرچەی ئێمە کردومانە ئەو گەڕانەی ئێمە کردومانە تەسەورەکەین لە سنووری پارێزگای سلێمانی 72,000 قوتابی خوێندکار لەو خولەیە بەشداری بکات. ڕێژێکی زۆر باشە. تەسەورەکەی نوا بێت. نازانم تەمەناکەین زیاتر بێ و کەمتر نەبێت. بەڵێ مامۆستا برێرە سێ-هەشت لە سلێمانی پانێڵێک ساز بکەن سەبارەت بە ڕاهێنان دەمێت بەسگەی پانێڵەمان بۆکەیت و بۆچی ئەوە تۆپیکەکەیەتی ڕاهێنان بەڕاستیە سێ-هەشت بەڵێ لە شاری هەولێر لە هەولێر وەرکشۆپێکی ڕاهێنان جێبەجێەکرێت خۆی لە ڕاستیە ئەمە ئەگەر پرسیار لە خۆمان بکەین ڕاستە ئێستا ئەگەر ناوەندەکانی خوێندن کوالیتی خوێندن لە ئێستاە بەراوردکەین بەڕابردوو بەرەو پێشچوونێکی تا ڕادەیەکی باشەیە بەڵام ئەگەر لە خۆمان پرسین بۆچی ناوەندەکانی خوێندنی ئێمە لە ساڵی ڕابردووە لەم سنوورەی ئێمە قوتابخانە خوێندنگا هەیە بۆچی هەرگیز نەمانتوانیوە یاوەکو پێویست نەمانتوانیوە کەسێکی بیرمەند پێشکەشی کۆمەلگا بکەین بۆچی ناوەندەکانی خوێندنی ئێمە ئەوەی کە کورد دەڵێ خەڵکی دەست و پێسپی پێشکەشی کۆمەلگاکە بۆچی دەرچوەکانی ئێمە تا ڕادەیەکی زۆریانە لەناو ناوەندەکانی خوێندنە خەڵکەکانی ئێمە قوتابیانی ئێمە مناڵی ئێمە مناڵی شەرمنن مناڵی ڕاران مناڵی ڕەشبینن متمانەیان بە خۆیان نییە ئەمە پەیوەندی بە کوالیتی خوێندنەوە هەیە پەیوەندی بۆ کوالیتی بەشێکی ڕاستە بەشێکی پەروەردە وێزگەی یەکەمی خێزانە کۆڵان لە ڕابردووە کاریگەری هەبوو لە ئێستاشا تەکنۆلۆژیا کاریگەری ئەشگار گەورەی هەیە بەڵام بەشە هەرە گرنگەکەی پەروەردە پەیوەندی لە ڕاستیە بە ئەو کوالیتی خوێندنەوە هەیە کە حکوومەتێکی دیاریکرا و دەسەڵاتێکی دیاریکرا و پێشکەشی مناڵەکانی ئەوەی خۆیەکات بۆیە ئێمە هەستمان کردووە تا ئێساش لە ناوەندەکانی خوێندنی ئێمە شێوازێکی کلاسیکی لە وانەوتنەوەی پەیڕەوەکرێت کە شێوازی وانەوتنەوەیە مامۆسای بەڕێز تەڵە مامۆسایانی ئێمە دڵسۆزم مامۆسایانی ئێمە خەبخۆرم مامۆسایانی ئێمە خەڵکی لە خۆ بردوون بەڵام تەنها ئەمانە کافی نییە بۆ ئەوەی کوالیتێکی خوێندنێکی کوالیتی بەرزیا کوالیتی باش پێشکەشی قوتابیان و خوێندکارانی خۆمان بکەین بۆیە لەبەر ئەم هۆیانە لە 2 ساڵی ڕابردووە وەزارەتی پەروەردە تەبەنی ڕاهێنانی کردووە کە تەمەنا ئەکەین بەهۆی شێوازی ڕاهێنانەوە بەهۆی ڕاهێنانی فراهەمکردنی ڕاهێنان بۆ مامۆسایانەوە بیرکردنەوە و ئەدا و ئەوانەی مامۆسا بگۆڕین جۆیە لە کارامەیان بۆ زیاکەین ژینگەی خوێندن بکەینە ژینگەیەکی لەبار بۆ ئەوەی مناڵی بتوانین مناڵەکانی ئێمەشک و مناڵی دنیا بەهرەمەند بن لە خوێندنێکی سەردەمانە دیاتری ئەو مامۆستا دیاتری ئەو ڕێگانی کە بۆ ئەم گۆڕانکاریە پێویستە بگیرێتە بەر لەلایەن کێوە لەلایەن سیستەمی پەروەردەوەیە یاخود لەلایەن مامۆستاوە یاخود لەلایەن خودی خوێندکار خۆیەتی داینەکانیان زیاتر داینەمەی گۆڕانکاریەکان وەزارەتی پەروەردە بڕیاریە وەکو ئەرکێکی خۆی ڕاهێنانێکی سەردەمیانە پێشکەش بە مامۆستایانی خۆی بکات بۆیە شێوازی وانەوتنەوەی مامۆستا شێوازی نوێی وانەوتنەوە یان میتۆد و تەکنیکی هاوچەرخ ئامانجی ئێمە لە ڕاهێنانەکە ئەوەیە کە دوجار خوێندکار لە فێربوونی خۆی لە پرۆسەی پەروەردە و فێرکردنا بەشدار بێت تەنها گوێگرێکی عاقلی بێدەنگ نەبێت لە پۆلا بۆ خۆی مشارەکە بکە ڕێی هەبێ قسەی هەبێ ڕەخنەی هەبێ بەشداری بکە مامۆستا تەنها سەرپەرشتی بە ڕێوەبوونی چوونی پۆلەکە بکە ئەنی قوتابی خوێندکار لەگەڵ مامۆستاکەیە لە فێربوونی خۆیانە بەشدار بن ئەم لە سنووری هەرێمی کوردستان ئێمە هەش بە ڕێبەرەتی مەشق و ڕاهێنانمان هەیە جەنابی وەزیری پەروەردە هەموو ئەوانەی ڕاست پاردووە کە دیدی خۆیان لەسەر ڕاهێنان بخەنە ڕوو ئەمانە دوجاری دژدەی کەش دروست بووە کە ئەم دیدانە کۆ بکاتەوە بۆیە لە 3/8 بە بەشداری 200 پەروەردەکار هەموو ئەوانە بە یەکەوەدا ئەنیشن تا بتوانین ستراتیژێکی نوێ بۆ ڕاهێنانی مامۆستایان لە 7 ساڵی داهاتوو بۆ ماوەیەکی درێژخایانیش بخێنە بەردەم مامۆستایان بەڵێ مامۆستا لە پانێڵەکەدا وەکو دو پرسیار کێن ئەو کەسانی کە بەشدارن و کێن ئەو کەسانش کە دەتوانن لە پانێڵەکەدا سودمەند بن لە پانێڵەکە 200 بەشدار بوو هەیە لە وەرکشۆپەکە بە ئامادەبوون و سەرپەرشتی جەنابی وەزیری پەروەردەیە بە ڕێزانی ئەنجومەنی وەزارەتی پەروەردە هەموو بەشدارن بەڕێوەبەری پەروەردەکان هەموو بەشدارن بەڕێوەبەری سەرپەرشتیاری بەشدارن لەگەڵ بەڕێوەبەری ڕاهێنان و ژمارەیەکی بەرچاو لە مامۆستای ڕاهێنەر لەگەڵ ژمارەیەک لە بەڕێوەبەری قوتابخانەی ناوەندەکانی خوێندن کە ساڵی پار ئەو پرۆژیان تیا بەجێبەجێکراوەکانتان مامۆستا تەوەرەکان جیا کراوەتەوە لیژنەیەکی باڵا هەیە ئەو لیژنە باڵایە کە پێکێت لە 5 کەس
ئەوانە ئەتوانن بابەتەکان بۆ سەرجەم بەشداربووان ئەوەی کە باسم کردوانی کە بەشداریەکەن ڕوونکەنەوە هەرێک ڕۆژیشە ماوەکە یەک ڕۆژ بەڵێ سپاس بۆ زۆر بەڕێز مامۆستا سەربەسکەریم بەڕێوبەری بەڕێبەراتەکانی مشقوڕە هێنانی سلێمانی سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بای ئەمڕۆی کوردستانی لەگەڵ ئێمە ئامادە بوو زۆر بەخێر بێت.